هێزەکانی پێشمەرگە لەم هەفتەیەدا سێ پەلاماری داعش لە سنووری خورمات و ناوچەی زەرگا بۆ سەرسەنگەرەکانیان تێک دەشکێن و گورزی کوشندەش بە تیرۆریستانی داعش دەگەێنن. ئەم شەو داعش هێرشێکی هێنایە سەر هێزەکانی پێشمەرگە خۆشبەختانە بۆ بەرگریکردن لە 3 سەعات شەڕێکی خۆز لە نێوانماندا بە چەکی قورس و بە ئاربیجی و بە دۆشکە و بەکارهێنانیان بۆ سەنگەرەکانی هێزی پێشمەرگە بە یەکەم بە پشتیوانی خوای گەورە و هێزی پۆڵانی پێشمەرگە ئێمە بەرگریەکی باشمان لێکردن و چەند کەلاکێکمان لێ بەجێشتن ئەوستا حالەن کەلاکان لەبەر چاوتانن بریناریان بە جێما بریناریان ڕاکێشراوە. ئەم شەو ئێمە کاتژمێر 12 شەو ئاگادار کراینەوە کە لە زەرگە شەڕە لە نێوان تیرۆریستانی داعش و پێشمەرگە قارەمانەکانی ئەم سنوورەدا، بۆیە ئێمە بە زووترین کات هێزی خۆبەخشی خۆمان کۆ کردەوە و کەوتینە ڕێ گەشتینە ئەم سنوورانەدا. ئەوەی ئەم شەو ئەم پێشمەرگانە لەم سنوورەدا نواندیانە و ئەم شەڕی ئەمان کردویانە شایستەی گەورەترین ڕێزن لەم سنوورەدا، بۆیە ئێمە دڵنیایە نەکەینەوە و خەڵکی شاری دووس خورمات و بە گەورە و پیرەوە بە هەمومانەوە زۆر سوپاسیان نەکەین، لەگەڵیانین پشتیوانیان دەکەین. فەرماندە مەیدانەکانی پێشمەرگە لە ناوچەی زەرگا ئاشکرای دەکەن لە پەلامارەکەی ئەم شەوی داعشدا بۆ سەرسەنگەرەکانیان سەرکەوتنێکی دیکەیان خستە سەر سەرکەوتنەکانیان و بە شکست پێهێنانی پیلانی تیرۆریستان چەندین کەلیکیانیش بە تیرۆریستانی داعش بەجێ هێشتووە. ئەم شەو سەعات 11:05 شەو بوو تیرۆریستانی داعش هەڵیان کوتایە سەر ڕەبایەکەمان و بە هێز و بازووی پێشمەرگە قارەمانەکانمان کەلاکمان لێ بەجێ هێڵاون و لەم دوو سێ مانگا ئەمە سێم و چوارم جاریانە هجووم کەنە سەرمان، دڵنیایان ئەەکەین نەک جارێ 100 جاری تریش ئاوا بێنە سەرمان. ئێمە بستێ خاکی کوردستان نادەین بە هەموو جیهان، نادەین بە هەموو جیهان، خوێنی خۆشمان بەخت ئەەکەین لە پێناو بستێ خاکی کوردستانە. ئێمە ئەم ساعات 11 دقیقەیان داین کەلیاندان لە بورجەکەلیاندان لە 5 ڕەبایان داین کە لە 5 ڕەبەکاندان ئێمە ساعات 11 دقیقەیانە تایک و دەدەقا لێرە لەم ڕەبایەت و جەنازەمان لێ پێچێشون لە بورجەکە نەمانش بیستە بێنە پێشەوە تا لە ساعت تقریباً 2 ساعت دوای ڕێگای پەمانان سوپاسیان نەکەین پاهاوکاریان کردین بەهانامانەوە هاتن خەڵکی دووسمات و بەهانامانەوە هاسپاس هەمیان نەکەین بەڕاستی دەوری باشیان نەبوو. جگەلەوەی هێزەکانی پێشمەرگە توانیان بە توندی بربەچی تیرۆریستانی داعش بدەنەوە کە پەلاماری سەنگەرەکانیاندا لە ناوچەی زەرگا، فرۆکەکانی هاوپەیمانانیش چەندین جار بردومانی مۆڵگەکانی تیرۆریستانی داعشیان کرد